پرۆژەی گەنج و کشتتوکاڵ بەرەمەکانیان پێگەیشتووە و ئێستا لە بازاڕەکان چاغی دەکەنەوە. 6 جۆر بەرووبوومیان چاندووە و 2 ڕۆژ جارێک بەرەمەکانیان لێ دەکەنەوە و لە بازاڕەکان دەیفرۆشن. پرۆژەکە بۆ پەرەپێدانی توانای کشتتوکاڵی قوتابیانی ئامادەی کشتتوکاڵی و کۆلێجی کشتتوکاڵەکانە لە هەرێمی کوردستان. ئەمە هەوڵێکە بۆ فێربوونی و خوێندکارانە کە خۆی بەرهەمەکە بێنێ و لە ڕوویکی عملی و پراکتیکیەوە خۆی کارەکە ئەنجامباوە خۆی ئەنجامیاوە بۆیە پرۆژەیەکی تەواو سەرکەوت و عملی و جدیە لە بارەکە بیزەبت ئەمە خۆی ڕەبتە بە وەزارەتی کشتتوکاڵەوە بۆیە ئەم گەنجەکە ئێستا لێرە تەواو بوو و ئەم گەنجە فێری ئەو بوارە بوو کە خۆی ئەوێتەوە ئەو کشتتوکاڵی کە کردوێتی لە سەرتاوە تا ئێستا فێری و مەهارەیە بووە کە چۆن بەرهەم بێنێ بۆیە پێویستە ینی ئەمە کادیرێکی دەرچووی عملیە و فێر بووە بۆیە ئەگەر پرۆژەیەکە بێ وەزارەتی کشتتوکاڵ بتوانێت سوود لەمانە ببینێ بۆ بەرەو پێشژوونی باری کشتتوکاڵ شتێکی ئیجابیە بێ و بە تایبەت ئەمانە کە ڕاهێنراون بە شێوەیەکی ئەکادیمی علمی. پرۆژەی گەنج و کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان لە هەر سێ شارەکانی هەولێر و کەرکووک و هەڵەبجە دەستی پێکردووە. ئەمە دووەم قۆناغی پرۆژەکەیە و 2 گروپ لە هەڵەبجە بەشداری پرۆژەکەیان کردووە کە پێکدێن لە ئامادەی کشتتوکاڵ و کۆلێجی کشتتوکاڵی هەڵەبجە. لە سەدا 20 داهاتی پرۆژەکە دەگەڕێتەوە بۆ حکوومەت هەرێم و لە سەدا 80 بەرەمی پرۆژەکەش بۆ خوێندکارەکانە. خوێندکاران بەرەمی پرۆژەکە دەبەنە بازار و لەوێ بە گونجاوترین نرخ دەیفرۆشن. فێرخوازانی پرۆژەکەش دەڵێن پێویستە پرۆژەکە بەردەوام بێت و وەزارەتی کشتتوکاڵی ژاوکاری پرۆژەکە بێت و فراوانی بکات. ئێمە بە شێوەیەکی پراتیکی هەموو شتەکانمان خۆمان کردومانە لەگەڵ خوێندکارەکان بە هەرەوەزی کچ و کوڕ بەبێ جیاوازی کارەکەین ڕۆژانە. ئێمە هەموو ڕۆژە کارکردن بەردەوامە لە پرۆژەکەمانە هەر لە بژارکردن و سەماد و ئەو شتانەی کە پێویستە. ئێمە هیچ جۆرە موادێکی کیمیاییش بەکار نارینە پرۆژەکەمان. داواکارین لە سەرۆکی حکوومەت و لە وەزیری کشتتوکاڵیش. ئێمە داواکارین ئەم پرۆژانە بەردەوامی هەبێ بۆ ئێمە گەنجان لە دوای تاواکردنی خوێندن ئێمە بەردەوام لەم پرۆژانە کار بکەین. زانیاری ماوەرگرت بێت لە ڕووی نەزاریەکەیەوە ئەوە نەبووکو لە ڕووی پراکتیکەکەەوە بیخوێنین. ئێمە نەزاریەکەی خوێندومانە هەنێ شت هەبوو هەر بە نەزاری خوێندومانە لەسەر ماجیکێک و کیبۆردە لە پۆلەکان و هۆڵەکانە خوێندومان. بەڵام کە هیچ ناو بیتەکانەوەی دەناو مەزرعە و بێستانەکانەوەی کە بە پراکتیکی خوێنی هیچ نیە لە چاوەوەی کە بە نەزاری خوێندن. ئێمە وەکو خۆمان نەتوانین بڵێن هەر ئێستا بۆ یەکێکمان ئەندازارێکی کشتتوکاڵین لەبەروی لە تەمەنێکی مناڵە لە سەرەتاییەکە جیاوازی ئەمە زۆرە لەگەڵ کۆلێژەکانی ترا چونکە ئێمە لە ڕووی تەمەنەوە کەمترین لەوان ئەزمونمان لەوان زیاترە. پرۆژەی گەنج و کشتتوکاڵ بەرووبوومەکانیان لە ناو 1 دۆنم زەوی و 2 بەیتی پلاستیکی چاندووە. ئەو بەرووبوومانەی لە زەویەکەدا چاندویانە لە ناو 2 بەیتە پلاستیکەکەشدا چاندویانە. بەی جۆرێکی ژمادەی کیمیایی لە پێگەیاندنی بەرەمەکانیان بەکار نایەنن. فێرخوازانی پرۆژەکە دەڵێن ئەوان بە پراکتیکی کشتتوکاڵیان کردو و ئێستا شارەزایەکی باشیان لەو بوارەدا پەیدا کردووە. 2 ڕۆژجارێکیش لە هەر بەرووبوومێک 200 کیلۆ دەبەنە بازاڕ و دەیفرۆشن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.